بۆ ساڵی پێنجەم کۆنفرانسی مەولەوی و زانای ئاینی کورد مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس لە قەزای شارەزور بەڕێوەچوو. سەرپەرشتیارانی کۆنفرانسەکە هەردوو کەسایەتیەکە بە تەواوکەری یەکدی دەزانن و مەولەوی بە شیعرەکانی و مامۆستای مودەڕیسیش بە تەفسیرەکان و واتایەکی نزیک و ڕوونیان بە پەیڤەکانی مەولەوی بەخشیوە. سەرەتا و بەڕەزامەندبوونی قایمقامی قەزاکە بڕیار بوو کۆنفرانسەکە لە بەشی کوردی زانکۆی هەڵەبجە بەڕێوە بچێت، بەڵام لە ناکاودا و بە بڕیاری هێزە ئەمنیەکانی قەزای شارەزور ڕێگری لە ئەنجامدانی کۆنفرانسەکە کرا و بەهۆی هاتنی میوانان لە ناوچە سنووریەکانی هەرێمەوە بۆ هۆڵی بۆنە ئاینیەکانی قەزاکە گواسترایەوە. بەڕاستی بەستنی ئەم کۆنفرانسە بۆ ئەم دوانەیە زۆر گرنگە. مامۆستا عەبدولکەریم مودەڕیس لە 5 بوارەوە خزمەتی مەولەوی کرد. یەکەم شارەکانی مەولەوی بە فارسی بە دنیای فارس ناسان، فەوائحی مەولەوی شەرح کرد بە فەوائد. بە دنیای عەرەبی ناسان، فەضیلەی مەولەوی شەرح کرد بە وەسیلە. لە ڕووی عەقیدەوە عەقیدەی مەولەوی بە میلەتی کورد ناسان کە عەقیدەی مەرزی شەرح کرد. چوارەمیان دیوانەکەی بە ئێمە ناسان، پێنجەمیان ژیانەکەی بە ئێمە ناسان. چکە بەڕاستی مامۆستای مودەڕیس نەبووایە ئێمە نەمانتوانی مەولەوی بناسین. بۆیە ئەم دوانە پێکەوە زۆر گرنگە. لە ساڵیادی مامۆستای مودەڕیس مەولەوی لە یاد نەکرێت، چکە یەکێک لەو کەسانەی مامۆستا زۆر خزمەتی کرد بریتە لە مەولەوی. قایمقام ڕەزامەندی دەربڕیوە لەگەڵ هۆڵی بەشی زمانی کوردی شارەزورە بڕیار بوو هاوکاریمان بکەن و هۆڵەکەیشیان بۆ دابین کردین و ئاسایشی سەرەتا ڕەزامەندی دەربڕین. بەڵام لە کاتێکی نادیاردا ئاسایش بە ئەمر داوای کردووە لە هۆڵی بەشی زمانی کوردی شارەزور کە ئەو هۆڵە نەدرێ بە ئێمە کە پێشووتر بۆ بانگەشەی هەڵبژاردن و چەند ڕێکخراوێکی تر و گروپێتر بەکارهێنراوەتەوە. کۆنفرانسەکەی ئەمەش بۆ ئەو دوو زانایە و دوورە لە هەموو کیانێکی سیاسی و بە چەند هاوکاری کۆمپانیا و چەند کەسایەتێکی حکومی سیاسی دامی پرۆژەکەیان کردو، ئێمە دەستخۆشییان لێەکەین و بەداخەوە ئەمە یەکەم جار نییە ئاسایش ڕێگریمان لێ دەکات، بۆ چەندین جارە ڕێگریان لێکردین لە کار و پرۆژەی خێرخوازیش. ئیمشەو تەنیا بێ جەستەی زەبوونم، دیسان سەرواز کرد دڵی پڕهوونم. لە ماوەی ڕابردوودا زیاتر ئەم دیبەیت و مێزگردانە لە ناوەندی پارێزگاکان بەڕێوە دەچوون، بەڵام بەڕای ڕۆشنبیران بەهۆی پێشکەوتنی معریفی و چین و توێژەکان بەبێ جیاوازی ڕەگەز و شوێن لە ئێستادا سەرجەم ناوچەکان لە هەوڵی بەردەوامدان بۆ ناساندنی پیاوە مەزن و خزمەتکارانی دین و ژینی گەلی کورد. هەر لەبەر ئەوەش شار و شارۆچکەکان هەفتانە و مانگانە هەڵدەستن بە یادکردنەوەی کەسایەتیە جیاوازەکان لە هەر پلەیەکی زانستی ئاینی و ئەدەبی و معریفی دابن. و شیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام، قەزای شارەزور.